نازانم چی بکەم کاک ئەحمەد. ئاواکە دیارە دوو دانەتە لە کەندووەکان خەریکن گیر و دەدەبن. دۆخێکی خراپە کاکە. ئەگەر بەم جۆرە بڕۆینە پێشەوە بەرهەمی ئەمساڵمان لە کیس دەچێت. خۆزیات تەنیا بەرهەمەکان لە ناوچوو بە. لەوە دەترسم ناچار بم هەموو کەندووەکان ئاگر تێبەر بم. خدا و ڕۆژە نەهێنێ. هەر چەندێک پارەم بوو خەرجیەم کەندووە تازانەم کرد. کێ بیری دەکردەوە؟ هیواتان بە خوددا بێ. هێشتا زۆربەی کەندووەکان ساغ و سەلامەتن. نەخۆشیەکی خراپە، نەخۆشیەکی خراپە. لە خەونی شەویشتا نەمدەبی ئاوا کارێ بێ بەسەر منە. کاکە بە یارمەتیت. کاک منسوور، ئێوە خۆشتا لێرەن؟ ئێوە لە جێگای من بوواین دەڕۆشتن؟ چیتان عەرز بکەم؟ من دەبێت لەم دارودۆخەدا مەیدان چۆڵ نەکەم. دەبێت ڕاوەستم و مافی خۆم بپارێزم. بڕوانە کوڕەگیان من حاڵم هیچ باش نییە. ڕۆح و ڕەوانم تێک چووە. ئەتویش خۆت دەزانی میوانی منی پێت خۆشە بمێنیتەوە بمێنەرەوە ناتەوێت لێرە بڕۆ. وای ئێستا خوێنمە ڕێدەکەوێت. من دەڵێم بگەڕێنەوە دۆخەکە ئاڵۆزە. نا هەڵێ ڕابگەڕەوان هەڵێ ڕابگەین بەوان. بڕوانە ئاغای زاوا من خەریکم زۆر باش تەحەمڵت دەکەم. من 1001 چەرمەسەریم هەیە. قسەکەت بکە بۆچی ئەوەندە قسەی هەڵیت و پەڵیت دەکەی؟ بڕوانە کاک منسوور، من ناتوانم ئێرە بەجێ بێڵم. مەسئلەیەکی زۆر گرنگ هەیە دەبێ بە ئێوە بڵێم. تێدەگەن چی دەڵێم؟ ئێوە دەبێت لە زۆر شت ئاگادار بن. دەبێت لە چی ئاگادار بم؟ هەرەمە کە من بۆچی لێرە ناڕۆم ئەم دواییانە ناو دڵم هەست و زۆرجێکی تونند و تیژ بەدی هاتووە. چی دوێت؟ ڕاوەستن تووڕەمە بن تووڕەمە بن. دەتوانێتم فاتی کەرەوە. هەم خۆی پەلامار دەکاتە سەر بنیادم هەم هەنگەکان جۆرە نیە بابگیان ئێوە خراپ تێکەشتون. هیچی لێ مەکە باوکە. یاڵا قسەکەت بکە. چه هۆگریەک لە دڵت بەدی هاتووە؟ ئەها هۆگری بە هەنگەکان. ئەوینداری هەنگەکانە. بڵێ تر بڵێ ئەوینداری هەنگەکانی. ئەرێ ڕاستەکە؟ ئەرێ ئەرێ. ئەم هەنگانە هەموو ژیانی منن. من هۆگری زۆرم بەم هەنگانە هەیە. بۆچی ئاماژە بە شیرین دەکەی؟ هەنگەکان لەو بەرن. تۆفیرە ناکە ئەو هەنگانە ئەم هەنگانە هەر هەنگێک کە لێرەدایە ئەم هەنگانە. چ قسەکە دێکەم باوکە ڕاستەکەی تێرە پڕە لە هەنگ. من بەم هەنگانە کاک منسوور هۆگری تایبەتم هەیە. من ناتوانم بە تەنیایی بگەڕێمەوە بۆ تاران. یانی دەبێ ئەمانش لەگەڵم بێن بۆ تاران یا من بڕۆمەوە. ئێستا تۆفیرە ناکە ئەم هەنگانە ئەو هەنگانە هەر هەنگێکە لێرەدایە. تۆکە ئاوەها لە ڕەواڵەتەدا دیار نەبوو ئەوینداری هەنگەکان بی. هەمیشە لە دوورەوە چاوت لە هەنگەوانی دەکرد. من هەرەوەی کە لە دووری شەو بتوان چاویان لێ بکەم. چی چاو لێ بکەی؟ هەنگەکانی تر باوکە هێرە پڕە لە هەنگی تر. بڵێ دی بڵێ ئەمەدگیان بڵێ هەمویان ئەرخەیان کە شەرم مەکە. هەرەوەی کە بتوانم دەنگی ویزەویزیان ببیسم دەزانم تکا دەکەم. لە من داوا مەکەن کە لە لای هەنگەکان بڕۆم. ئێستا لای ئەم هەنگانە لای ئەو هەنگانە هەر هەنگێکە لێرەدایە هەمویان تکاتان لێکم. کورە ئەم قسە هەڵی و پەڵیتانە چیە دەکەی؟ من بە دۆستی تۆ وتووەکە بڕات؟ نا خودی کاکەمیر ئەوەندە شەرموێنە دڵی تااقەتی نەهێنا کە بڕات. ئاخر زۆر هۆگریان هەنگانە بووە. زۆر باشە ئاغای زاوە. ئێوە هەتا هەر کاکە پێتان خۆشە میوانی منن. لێرە بمێننەوە. کێشێک هەیە؟ ڕۆژگارێکی سەیر و سەمەرەیە کاک منسوور. هەم بۆ من هەم بۆ هەنگەکان. من خزمەتکاری ئێوە و هەموو هەنگەکانم. دەڵێم ئەو کراسە چوارخانەیە کە باوکن لە پشت تەلەفۆن ئەم هەموو لەبارەی ڕاستپێری کرد ناوتە ناو جانتەقیان نا؟ باڵێ ئەرخەیان بن. هەرچەند کە دەزانم ئەوە هیچ پێویستی بەم کراسە نییە. ئەو لە دوی بیان و دەگەڕێت کە بەلەونێک لەگەڵ قسە بکات و بڵێ کە بڕۆی بۆ لای. دەزانم. ئەم ئەخلاقەشی لە دایکی خوا لێ خۆشبوو دەچێت. ئەو خوا لێ خۆشبووش هەر ئاوا بووە هیچ کات قسەی دڵی نەدەرکان. هەمیشە بەلەونێکی تر مەحەبەت و مێرەبانی خۆی پیشانەدا. چەندە تاسەیانم کردووە بە تایبەت باوکم. هەرچەند کە دەزانم کاتێک کە گەیشتی شەڕ و دەمەقڕەمان دەبێت. نا بابا دڵە خۆرپەت نەبێ. چۆن دڵە خۆرپەم نەبێت؟ باش بوو کە من تەلەفۆنم کرد بۆ دایکم. ئەگینا ئەو نەیدەزانی کە پورە فەخری بڕیارە لەگەڵمان بێت بۆ باکوور. تو با خانم دەزانێت کە چی بکات.
بڕوانە ئەوە چاوی لێ مەکە کە لە ناو ماڵ سەرقاڵی چێش لێنان و کاری ماڵەیە ئەگەر دایکت نەبووایە ئەم هەنگەوانیەش هیچ کات سەرنجامی نەدەگرت دایکم کە لە هەنگەوانی سەری دەرناچێت لە باتی باوکم بۆڕۆ بابا هەر ئەڵەی بابم باوکم بڕوانە ئەگەر دایکت نەبووایە ئەم یەک پارچە زەویە هیچ کات نەدەبووایە هەنگەوانی مەنسوور خان باوکم بڕوانە هەموو باڵندەکان نەو ئاسمان چاو لێکەن دەڵێن بە چه باڵندەگەلێ چه فرینێک دەکەن بەڵام هیچ کەس ناڵێ کە ئەم باڵندەیە چه باڵگەلێکی بەهێزیەیە بڕوانە دایکت باڵی فرینی باوکتە بزانم من هەتا ئێستا بە تۆم بتووە چەندە خۆشم دەبێت بەڵە زۆر بەمنە دەتووە بزانم منش بە ئێوەم بتووە کە کچی جوانم تۆ چەندە زمان لوسی هەزار جار ئێستا بەڕای ئێوە ئەم باڵی فڕینە دەتوانێت ئەو مەسەلەیە چارەسەر بکە باڵێ ئەو تو بۆ خاتونەی کە من دەیناسم هەتا ئێستا ئەستادی قەیرانیشی پێکێناوە و ئێستا کە ئەزانێ لەم بارودۆخەیە چی بکە هیچ کەس تاوانبار نییە حاڵە یەک بوو کە ڕووی داوە ئێمە نەمان دەویست بە نەهێنی لە مەنسوور کارێک بکەین بەڵام دەبێت حەق بەو بدەین بە گشتی سروشتیە کە کاتێک تێبگات شیرین و ئەمیر لە یەک مارەکراون تووڕە بێت و بیەوێت چاوەکانی ئەمیر لە کاسە دەربێنێ هەر چاوەکانی من نەخێر دەڵێم سەری منیش گوێ بە گوێ ببڕێت ڕازیت دەکرێت ئەوەندە قسە نەکەی بزانن دەبێت چی بکەین بڵێ دایگە لەو تەلەفۆنەی کە باوکت بۆ فەخری لێداوە ئاگادار نەبووم نازانم چیان وتووە چیان بیستووە بەڵام دوو خاڵی بە گشتی ڕوون هەیە یەکەمەوە کە باوکت نازانێت چ قوڕێکمان گرتووەتە سەرمە دەست خۆش بدایگیان دووهەمە مەکە باوکت نازانێ خسرە و هاوڕێی پورت و ئەوانە ئەگەر دەیزانی ئەوەندە خۆشی دەوێ و خۆشحاڵ دەبوو کە لە خۆشحاڵی هەمومان ئاگادار دەکە خاڵۆی منش لێرە بووە بیوتای خۆشکەزە عزیزەکە خۆشکەزاکە شیرین ئەگەر ناتوانانی بێدەنگیکەی هەڵی گرەبی بە دەرێ من بەڕاستی کە داوای لێبوردن دەکەم خۆم داوای لێبوردن دەکەم فەرمودایگە ئەم مەسەلە یارمەتیمان دەدا کە لە بنەمای غافڵبوون کاڵک وەربگرین بەڵام دایەکیان جارە خۆمان زۆرتر لە هەمووان غافڵ بووینن دروستە فەرموو دایە بنەمای غافڵبوون یانی چی؟ ئێستا ئەگەر منم پرسیارم کردایە هەر بگەن هێرش ئەمیر کاتێک پورت و ئەوان بگەن باوکت لە دیتنی خسرۆ و ئەوەندە خۆشحاڵ دەبێ کە لە چرکەی یەکەمدا لەبیری دەچێت لەبارەی شیرین و دەستگیرانداری بپرسێ ئەم دەرفەتە بە ئێمە دەدا خۆمان کۆ بکەینەوە کۆنتڕۆلی بارودۆخەکە بگرینە دەستمان دایگیان پرسیاری بۆ من هاتووەتە پێش چلۆن دەتوانین ئەم کارە بکەین بێدەنگ بەیتر وازی لێ بێنە دەی ڕاستەکە فەرموو ئەس خەزا پرسیارێکی باشت کردە میرگیان گوێت لە قسەی منە خەریکم بۆ تۆ قسە دەکەم لە کاتی گەیشتنیەوان شیرینی پورت بە بیانووی ئەمە کە دەیەوێت لەکوێ سەقامگیر بێت دەکێشێتە قەراغێکەوە بەڵام تۆ فەرهان هاوڕێ لەگەڵ ئەمیر لە پاڵ باوکت و خۆسرە و دەمێننەوە کە نەکا قسە یەک بکەن کە دۆخەکە خراپتر بێت بەچاوە ئەمنیش فەخری دەکێشمە قەراغێکەوە بزانم چلۆن دەتوانم لە بن زاری دەربێنم کە دەیانەوێت چی بکەن بەڵام دایە من وا بیر ناکەمەوە گەر پورە فەخری تێبگات کە من لە کەسێکی تێمارەکراوم بێدەنگ بێت و هاتووە هاوار نەکە ڕەنگە پێویست نەبێ فەخری تێبگات کە ئێمە چه هەڵەیەکمان کردووە ڕەنگە پێویست نەبێ کە فەخری تێبگات ئێمە چ گەندەکاریەکمان کردووە باش بوو کاگەمیر نازانم هەرچی ئەم کۆرە بڕیار بدات دەڵێم خان بابا زۆر کارێکی چاکمان کرد کە هاتی ئارە بابجان زۆر خۆشە چەند خۆشێ زۆرم دوای 10 ساڵ دەستی چاوت خۆش لەگەڵ دۆستەکانم لەوێ لەسەر سفرەیە حوسین دانیشتین و جەژنمان کرد بەڵام ئەمساڵ لەسەر سفرەی ئێرانی بنەماڵە دانیشتین بە قوربانت بن کە ئەوەندە بنەماڵەکەتت خۆش دەوێ وەکو شتێک گۆشێک لە بەهشتیان هەڵکەندووە لێرە دایەناوە چه دارگەلێکە چه هەوایەکە
کە تۆ قسە دەکەی هەرکەس نەزانێ وا بیر دەکاتەوە لەو جێگایە کە بووینە دارێک بوو نە وای پورم دەیگوت ئێوە لە ئەڵمانیا بوونە بەڵام من پێم وایە کە ئێوە لە ناو یەکێ لە ئەشکەوتەکانی ئەڵمانیا بوونە نا ئێوە تێناگەن چۆن لەگەڵ یەک بوون دەزانن لەوێ دار هەیە زۆریش هەیە دارگەری جوان جوان بەڵام هی ئێمە نییە ڕەنگە زۆر جوان بێت بەڵام تەنیا دەبێت تەنیشتیان تێبەڕی و بڵی زۆر جوانن بەڵام ئەم دارانە هی ئێمەیە ئەگەر زۆری سەرسۆز نەبن دەزانم کە دەتوانم ئەوەندە پیان ڕابگەم کە لە قوگەڵەکانیان لە هەموو شوێنێک بڵاو ببنەوە وەی مەگەر دەرسی جادوگەریت خوێندووە کوڕم نا دەڵێم تۆ نەدەبوایە ببیتە دکتۆرها دەبوایە ببیتە شاعر کوڕەکەم دەی هەم شێر دەڵێم هەمیش دڵ نەشتەرگەری دەکەین ماشەڵڵا لەم کوڕەم لە هەموو شتێک پێ دەگات بە قوربان تەنیا من پێ نەگەیشتم کوڕم چۆن بوو کە لە ناکاو گەڕایەوە دەی دەزانیە ئەو چاولیکردنەی دایکم ڕۆژی هەواڵ کاتمەوە ئەو فرمێسکە لە چاوی قەتیسما بوو هەڵبەزدابەزەکانی شیرین تەنانەت شیوە کە منی نەناسیە بۆ دەیەویست دەرگام لەسەر دابخات و هێشتاش هەر مەتاڵم پێ دەڵێ چاولیکردنی ئێوە گەرمی دەنگتان هەموو ئەمانم لە کیس چووە ئەگەر بوو متوا خەریکم دەگەڕێمەوە دەسەری کوڕەکەم گەڕێن کە ویستویەتی چاوی بەم شتانە بکەوێ باسی کە فەخری خەریکە ئەگری دەڵێم دایگیانەسە کە هەڵەمان باشە ئەگەر دەتەوێت مەیگۆ ئەرە پورە گیان بە قوربانت بم زۆرم پێخۆش بوو کە خاڵۆم و خاڵۆژن و شیرین و فەرهاد بەم جۆرە سورپرایز بکەم حیف کە نەکرا بۆچی نەکرا بابەوان کە نازانن تۆ گەڕاویتەوە وەی بۆچی دەزانن پورەگیان کاکم خۆی کاتێک کە تەلەفۆنی کرد ناوی خەسرەوی هێنا باوکم چیوە؟ وتی ئەو زاوایەی ئێمەش لەگەڵ خۆت بهێنە ئەوەندە لە ئێمەی مەشارەوە من بە باوکم هیچم نەوتوم وەی خام بابا لە قادرە من؟ نا منیش هیچم نەوتووە من دەڵێم نەکا دیسان خاڵم خەونی دیبێ وەکو جارە خاون؟ ئەها خاون بەڵام نا ئەگەری نییە کە هات بێتە مشکیدا کە تۆ گێڕاویتەوە کوڕەکەم پێم وا بە کاری خانم گیانە خانم گیان؟ ئەمە جێچێ لەو شتانەیە کە دەبێ بیبینی ئاخر خانم گیان هەر چەند جارێک دەڕاتە خەونی خاڵات و قسەگەلێک دەکا کاڵبەت زۆربەی هەڵێ جار و باریش بەدەگمەن قسەکانی دروست دەردێ ئەوەندە قسەی فەرهاد و شیرین و خاڵ و خاڵ و ژنتان کرد تاسەیانم کردووە هەستە با بڕینی دی ئەستن با بڕۆیدی ئای چەندم خوارد ئای چێ بۆ واکەی ترسا شیرین زوو کە دەی بە درەنگ کەوتینە هەڵ نابێت باڵێ ئەمە کە تا ئێستا خەریک بوو کاری دەکرد حتممان دوو بوویتر بەرداهاتن سەرویست نەکرد نا پێم وایە کارباکە خراپە زۆر باشە نیگەران مەبن کاک خسرۆ ئێوە لە لای ئۆتۆمۆبیلەکە بمێنەوە ئێوەش بەرم بندەتان بەمە باکوور بۆ لای باوکمەوەوان کەسێکیش لەگەڵ خۆم دەهێنم کە سەری لە ماشێن دەرچێ هەر نیگەران مەبن خەسرۆ لێرە تەنیا بمێنێتەوە ناکرێ کچێ ناکرێ چارەیەکمان نییە فەخری گیان لەدایگەم فێوە بڕۆن من دێم من ناهێڵم ناکرێشتی وا چۆن دایە خۆت ناڕەحەت مەکە خەسرۆ توش لە خۆبردووی مەشە چێ من خۆ تەلەفۆن دەکەم دێ دەزانم بۆچی چون من کارتی هاوبەشی ئۆتۆمۆبیلم هەیە ئاغا مەنسوور باڵێ چاوەڕوانی کەسێکن ها من لەبەرچی هەروە ئاغا مەنسوور باڵێ دەڵێم چەندە باشە کە ئەم ساڵ تەنیاین بۆ خۆمانین منداڵەکانمان زۆر باشە باڵێ کەوایە ئەو بەڕێز ئاشوفتەیە لەو ناوەڕاستە چکاراست ئەخرەوە بەستە زمانە کە ئازاری بە کەس ناگات دەی کەوایە یانێ خوشکی من ئازاری بە ئێوە دەگات ئەرێ ئاغا مەنسوور بۆ من هەرچی دەڵێمە تۆ پەیوەندی دەدەی بە خوشکتەوە من خەریکم دەڵێم کە بەتەنیاین لێرەین ڕای ئێوە چییە؟ چی بڵێم وەڵا لە دەستی ئێوە ژنانەوە ئێوە ناتانەوێت کە بڕۆنە دەرێ؟ نا لە ماڵ دەمێنمەوە کەوایە ئێمە دەڕۆینە دەرە هەوایەک بخۆین
ئێوەش مێنەوە پێکەوە دەڕۆین دواییش دەڕۆین تاقەتمان بەسەر چووە لە ماڵ دانیشین چی بکەین دادەنیشین پێکەوە قسە دەکەین کات بۆ قسەکردن زۆرە تازە بەڕێز ئەمیر کە لەگەڵ ئێمە نایە لە ماڵ دەمێنێتەوە ئێوە دەتوانن لەگەڵی قسە بکەن قسە بکە بە فەرهاد بڵێ بۆ هەر شوێنێک کە دەڕوات ئەم کوڕەش لەگەڵ خۆی بباتە دەرێ من تااقەتی ئەم کوڕەشیەتەم نەماوە وای لەبەر چی زۆر کوڕی چاکە مبارەکی خاوەنەکەی بێ جۆرێکە زاوای ئاشوفتە ئێستا زاوایشی چییە کە ئەمە ئاشوفتەکەی بێ ئاغا مەنسوور قەت باش نییە کە ناو ناسنامەی خەڵکی بە سوخرە بگری بەڵێ حەق بێەوەیە بە چاوە تازە باشیش نییە کە سەر بخەیتە سەر جوانی خەڵکی لە ناکاو دیتت کە پێویستت پێبوو بۆ وێنە ئێمە چه پێویستێک بات بەم کابرا هەیە مرۆڤ لە داهاتووی هیچ نازانێ جارێکە میوانی ئێمەیە ڕێزگرتنیشی پێویستە بە چاوە فەرمایشێکی تر ئەرزێکم نییە بەڵام ئاغا مەنسوور چەندە باشە کە ئێمە ئەمساڵ تەنیاین ئێوەش ئەوەندە ئەم قسەیە دووپات ماکەنەوە بەڕای خۆت کەس لە داهاتوو ئاگای نییە خۆ لە ناکاو دیتت کە دایان لە دەرگاو یەکێ هاتە ماڵەوە بەڕاستە بۆ وێنەکێ چوزانم کەوایە ئێمە بڕۆین نە ئاغا مەنسوور بەدوو لە چاوی من دەتەویست کە کارێک بکەیت بەڵام بەڕای خۆت ئەگەر لەسەر چلێک جانەوەرێک بجوڵێتەوە ئێمە ئاگادار دەبینەوە ئاغا آخر ئێستاکەی کاتی شت چلینە مەگەر نەتبیستووە کە دەڵێن کات بگو زێڕە منیش خەریکم لەو کاتە کاڵ وەردەگرم هەمووی هەر تاوانی تۆیە بە من چی؟ لەبەر ئەوەی کە دەبووە ئەم بەستە زمانەت ببردایە لای ئۆسا وەڵایی ئەگەر بیان هەوەی ئەسو قاتریش سوار بن یۆنجە و ئاڵەتیان پێ دەدەن دەمنیش کاتێ دەهاتین لە بەنزیخانە بەنزیرم تێکردیتر وتم بە شتێک بێجم هاڵ و هەوامان بگۆڕێ بەم جۆرە هاڵ و هەوای من ناگۆڕێ بەڵێ باشە ئەرخەیان بن نا هەموو شتێک باشە خواحافیز لەگەڵ کێ قسە دەکرد پورێ لەگەڵ دایکمەوەوە وەی ئەتوش سات بە ساتیان بۆ ڕاپۆرتەکەی پورە دەیوتم تەلەفۆنیان بۆ بکەم کە نیگەران نەبن بڕوانە ئەم قسێ ئێمە هەر کات کە تووڕە دەبێت بە شتێ گیر بدات ئێستا کاموەچن نەبوو دەبێت تەلەفۆن بکایدی هاتن سەلام ئەم کاتتان باش سەلام عليكم السلام چۆنی کوڕم باش زۆر باش خەریکم چێژ دەبم لە چی؟ لە ئۆتۆمبیلی خراپی قەراق جادا؟ نا لەم دیمەنانە لەم هەوایە لە هەبوون لەگەڵ ئێوە بەژی کوڕە باشەکەم دەڵێم لەم دە ساڵە کە چاوم پێت نەکەوتووە زۆر گۆڕاویە ئێستا دڵنیا مەگەر گرفتێک بێتە پێشی ئەگەر کارەکان بە دڵت نەبێ ئەم بابا من وا دەزانم کە ئێوە شتێک دەزانن کە من نایزانم نا هیچ کەسە ناتوانێت ئەدیا بکات کە لە هەموو شتێک ئاگادارە ماندوو نەبی؟ سپاس تەواو بوو گرفت لە ئێمە بوو دەبوا بە لەوە ڕێکۆتن ببان برداتە لای فیتەری بەڵام شیرین وتی کە فیتەریەکان سەریان خاڵە پێویست ناکە تەلەفۆنتان کردبا بۆ شەریکە دەهاتین لە ماڵ ئۆتۆمبیلەکەمان سەرویس دەکرد
فڕۆقڕەی لێبڕاوە کارێکم کرد کە وا بیر بکاتەوە دوای هاتنی فەخری و ئەوان دەبێت زۆر منەتی من بکێشێ بەمە دەڵێن بنەمای کەڵکوەگرتن لە بارندۆ ئێوە خەریکن کەڵکی ناڕەوا وەردەگرن نەڕەوا پیاوان هەڵ بدەن کارێک نەکەن کە بە ئێمە دەرفەتی کەڵکی ناڕەوا بدەن باڵێ کێ؟ شیوەیە گەیشتن زۆر باشە هەمووتان لەسەر ئەو شوێنانەی کە وتمە تۆ شیرین و فەرهاد لەگەڵ من دێ ئەمیر تۆش هەر لێرە بمێنن خسرو سلام خاڵە گیان های وەرنەدەری وەی خۆت بۆ پارێزە ئاگات لە خۆت بێت لە هیچ نەترسیە مەگە دەیەوێت چی بکە وتم با نەخۆشە بکەیت دەی حاڵی باش نییە خۆت بنە لە جێگایە خدای خۆت بەزەیت بە ئێمە دابێتەوە خێراتی کوڕەکە تازەتم خێراتی سەلام خەسۆکان بەخێر یاخوا چاوان ڕۆشنەوە بەخێر یاخوا باس ئەو بکێ دەڕی دیارە ئیتر ئەچم بۆ ژوورەکە خۆم چەندە باش کە وایە منیش لەگەڵە دێم چۆن قسەی زۆرم بۆتنەیە کارێکی باش ناکەی دەتەوێت یارمەتیت بدەم خۆم دەبم بزانم شیرین تۆ چیت لەناو ئەم تورەکە هەیە کە هەر دەینووسینی بەخۆتەوە دیار نییە نا تەماشا کامبە چنین مین قولاب بەڵێ ڕێگاکەی زۆر خۆشتر بە قوربانە دووخان ئەم بە ڕێزە کێیە؟ ئەمە دۆستی فەرادە زانم ئێوە یەکتر دەناسن زاوا نەخەیر ناسنامەی زاوایە یانێ زاوای ئاشوقە خۆشکم فەخری خانمتان پێ دەناسێنم ئەوەیشە کوڕەکەیان دکتۆر خۆسرە و گیان لەگەڵ منە؟ بەڵێ لەگەڵ تۆیە دکتۆر گیان خدا شانس بە ئەگەر ئێمە وتبوومان ماما هاتو هاوارێکی بەڕۆ دەخستکردنەوە وای شیواگیان تۆیش دەزانی کە کاکم چەندە خۆسراوی خۆشتەوەیە بڕیار نییە ئێمە دانیشین دوبا خانم شەوی نەورۆزە ئاگاتانە هەیە خۆم من ئاگادارم ئێوە چی دەفەرمونون بەڵام وەکو شتێک کە ئێوە ئاگادارین من چی دەڵێم بڕۆ ماڵەوە فەخریجان زۆر دەی بزانم ئەم چەند ڕۆژە لێرە چیتان کردووە چۆنتان گوزەرانوە بزانە چی دەڵێ کارێکی باشت کرد هاتی زۆر بێتاقەتت بوو منیش هەروە بڕوا ناکەی ئێستا بڵێ بزانم شتێک قۆماوە لەگەڵ کاکم بەشە ڕاتووی نافەخری گیان ئەم قسانە چییە؟ سەرەتا تۆ بڵێ دەی یاشکرایی دەتەوێت شتێکی گرنگ بە من بڵێ ئێستا بۆچی ئەوەندە پەشوکاوی؟ وەڵڵاهی چی بڵێم تو باگیان لەبارەی خەسترەوەیتر تەنیا بەڵێنم پێ بدە ئەم شتانێک کە لێرە پێ دەڵێم هەر لێرەشدا بچێتە ناو عەرزەوە هات چی بووە؟ کاتێک لە هەندەران بووە ژنی هێناوە؟ نا بابا ئەم قسانە چییە کە ئەیکەی؟ دەیکەوایە چی بووە بۆ ئەوەندە دەستاست دەکەی قسەکەت دەیناهێڵی بێڵە با قسەکەم بکەم ناوەی کە خەسترە و بڵێ شیرینم ناوێ نا چی؟ وتە شیرینی ناوێ؟ چ قەڵەت چ قسە گەلێک؟ وەی ئەیڵی کە قسەکەم کەم یادەتەوەی شەڕ و قڕە ساز بکەی ئێستا کێ دەڵێ کە شیرینی من ئاغا خسرەوی دەوێ زۆریش دڵی بخوازێ دەبێت لە سەرسەری بنێ کێ وەگیری دەکەوێ باشتر لە خەسرە و وەگیری دەکەوێ باشیشی گیر دەکەوێ شیرینی ناوێ چ قسە گەلێک خەلیکی بەرەبەرە تووڕەمەکە یاتووبە من کەی وتم کە خەسرە و شیرینی ناوێ تەنیا وتی کە من ئێستا ئامادە ژر خواستنم نییە هەر ئەمە پێویستی بە دەرفەتە دای کوڕەکەم حەقی بەدەستە بۆ ئەوەی کە هەتا دوێنێ سەرقاڵی دەرس و فێرگە و زانکۆ ئەوانە بووە ئێستا پێی خۆشەکە پشوویەک بدات ئێستا دوایی بڕواتە سەر ماڵ و ژیان و ئەو جۆرە شتانە ئێستا دەڵێ من چی بکەم
دەزانیە گەر مەنسوور تێبگات کە کاک خەسرە و نایەوێت لەگەڵ شیرین زەواج بکە. هەم دیسان هەر قسەی خۆیەکە. من کەی وتم کە خەسرە و شیرینی ناوێت دەڵێت دەرفەتی پێویستە بۆ ئەمە. بۆ وێنە کەی هاتێنۆ شازادەی ئێوە هەروە بە قازاقی بۆ خۆی گەڕا و گەڕا دواییش بکەوێتە بیری خۆشەویستەکانی لە هەندەران بڵێ دەمەوێ بگەڕێمەوە ئەوسا کچی من دەبێت چ بکە؟ وەی مەگەر خەسرەوی من لەو کوڕانەیە کە هیچی چاوپێ نەکۆت بێت و ئەوینداری هەندەران بێت. ئێستا دەڵێ من چی بکەم؟ چارە نووسی کوڕەکەت ڕوون بکەوە. وەی تووباگیان چەندە دژواری ئەەکەی بە قوربانت بم. ئەم کوڕەی من تەنیا دەرفەتی دەوێ هەرەمە. ئێستا خۆت هەر جوور کە بە باشی دەزانی بە لەونێک بە کاکم بڵێ. بڕوانە من پێم خۆش نییە لەم دەمە و نۆرۆزە کاکم بێت و شتێک بە خسرۆ بڵێت و دوای ئەویش هەڵگەڕێتەوە و شتێک لە وەڵامیدا بڵێ. بەم شەوی نۆرۆزە هەموو شتێکمان لێ دەبێتە زەهری مار. ڕاستیەکەی من پێم خۆش نەبوو کە بێم بۆ سەفەر. کاکم زۆر پێداگیری کرد چی بکەم؟ زۆر باشە دەبێ بزانم دەتوانم چی بکەم. چلۆن بە ئاغا مەنسوور بڵێم کە خەسرە و فێڵی لە ئێمە کردووە. هەر من هیچ شتێکت پێ ناڵێم هەرچیە لە زاری دێتە دەرێ پێ دەڵێ فێڵی لێ کردوین چیە تووباگیان؟ لوتفی کردووە باشە هیچ زۆر باشە هەرچی کرد تۆ دەیڵێ. ئێستا تۆ بڵێ بزانم کارت چی بوو دەدویست چیم پێ بڵێ؟ هیچ ویستم بڕێک لەگەڵت قسە بکەم بەڵام وەها ڕوح و ڕەوان من تێکدا هەموو شتێکم لەبیر چۆوە. تووباگیان خۆش شتێک ڕووی نەداوە بە قوربانی تۆ بم. من بەڵێنت پێی دەدەم کە شیرین ساڵی داهاتوو زەماوەندی کردووە و چووەتە ماڵی خۆی و بە خۆشیەوە ژیان دەباتە سەر. ئێستا ڕازی بووی بە قوربان؟ ڕازیکردنی من کە کارێکی نییە دەبێ بزانم چلۆن ئاغا مەنسوور ڕازی بکەم. تۆ دەتوانی. ئەخی من چەندێرم خۆشتەوێ زۆر جێگایەکی بێدەنگ و خۆشە. مرۆڤ بەبێ هیچ مزاحمێک دەتوانێت هەر کارێکە پێ خۆشە ئەنجام بدات. من تێناگەم تۆ بۆچی هەر پێت خۆشە بڕۆیتەنەوە ژوورێک خۆت حەبس بکەیت لەبەر ئەوەی کە هەموو هۆش و حەواسم چڕ بکەمەوە سەر کارەکەم ئەم دیسان ناکرێتەوە. ئیتر بەن و خوری و سووکە چڕبوونەوەی ناوێ. ئەسقەزا زۆریشی پێویستە. ئەوە نییە تۆ لە چنین تێناکەی حاڵی نابی. زۆر باشە دەڵێم شیرین وەرە بڕۆین کە یانی من خۆم دوایی هێدی جێبەجێ دەکەم. نەکە ئەوەی چڕبوونەوەی ئەسقەزا زۆری چڕبوونەوەی پێویستە بڕۆین بۆ لای ئەوانتر. نانانا ڕاوەستە وێڵیانکە بڕێک ڕاوەستە با پێکە قسە بکەین. دەڵێم شیرین لە خوازبینەکە چە بەس؟ هیچ چێ بابە بڕۆ لەوە وتم نەیەن. ئاخە لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە من پێم خۆش بوو هاوژینی داهاتوم هۆگری کارەکەم بێت. ئەها یعنی ئەمە کە هاوسەری داهاتوت چنین بزانێ؟ ئەرێ گرفتێکیەیە؟ نا هیچ گرفتێکی نییە بەڵام لەم دەورە زەمانەدا زۆر دژوار دەدۆزرێتەوە. نا دەدۆزرێتەوە. بیری لێ بکەوە ژن و مرد بەیانی هەتا شۆ میلی چنینیان بەدەستەوە بێت دەی بچنە دێ بچنە. فەرموون بڕوانن چ چاییەکم بۆتان هێناوە. دەستت خۆش بێ مەگە تۆ بە ئەمە ڕابگەی. کۆبوونەی نەتەوە یەکگرتووەکان تەوا نەبوو ئەی دایکت دەکوێ؟ بابا بۆچێوە تاوێک دایکم نبینم بیانووی دەگرن؟ قسەی ژنانە دەکەنیتر. بابگیان قسەی ژنانەش کە دەزانن بەم زوانە تەواو نابێت. شیرینەکان لەکوێ؟ چکارتان بە شیرینەکان هەیە بابگیان خەسرە و گیان باسی خۆت بکە. لەو کاتەوە کە هاتوین هەر من قسەم کردووە. بڵێ هەندیسان بڵێ قسەکانت زۆر جوانە. دوکتری پیشەیەکی زۆر باشە لە هەموو شوێنێک بایەخ و ڕێزی خۆی هەیەتی. هەموو پیشەکان بخۆیان بایەخیانەیە. باڵێ باڵێ بەڵام دوکتری شتێکی تێرە مەگەر نە دوکتر گیان. ببورن بەڵام بەڕای من گرنگ ئەمەیە کە هەر کەسێک کاری خۆی درست ئەنجام بداتەوە باش. داری خەلا لە تۆ کوڕی تێگەیشت و کا دەکەم. ببورن ئێوە زۆر بێدەنگن ئێوە قسە ناکەن ئێوە کارتان چییە؟ پیشەتان چییە؟ من خوێندکارم 2 ساڵی خوێندنمە ئاخرەکانیە ئیتر خەریکەتەوە دەبێت. چ باش چ لەقێک؟ من هونەرمەندم شانەی بووکلەی دەخوێنم. بەڵێ بووکلە؟
ئیشی من کایەکردن بە دەمامکی بووکلەی بەشیتر خۆی پیشێکم هەڵبەت بەڕای من شانۆی بووکلەیی یەکێ لە لقە زۆر گرنگەکانە منداڵەکانی من کە زۆر شانۆی بووکلەیان پێخۆشە ئەوەیە حەتم لە بیرم بێ بۆیان بەڕێوە ببم ئیشەڵا بۆ منداڵەکانی هەمووتان ببورن منداڵەکانی ئێوە مەگەر ئێوە لە زەماوەندی پێشووتان منداڵیشتان هەیە ها؟ نەخێر مەبەستم قوتابیەکانی فێرگە بوو منداڵەکان شیرنی ژیانن کەوایە ئەم شیرینە لەکوێ؟ ئەی بابا ئێوە یا دەبێت بیانووی دایکم بگرن یان شیرین کچی خۆشەویستان کورە شیرینی فەخری دەڵێن ئەو چکارتان بەو دایە با بگیان دەمەوێ بزانم لە ژیانی نوێ ڕازیە یان نا ژیانی نوێ؟ ئەرێ مەگەر خەبەرتان نییە؟ دەڵێم خۆسرا و گیانبڕێک لەبارەی خۆت قسە بکە ئیدی چێ باز نەخۆشخانەکانی ئەوێ چلۆنن ئێوە پێتان خۆشە کە هەر من قسە بکە تۆ خۆ قسە ناکەی بە قوربانت بم هەر زار کە دەکەیتەوە شەکر و شیرینی لێ دێتە دەرێ خانمی خانمەکان وەرە دانی شەمزانم لە کاتێکەوە کە چاوم بە خەسرۆ کەوتووە ئەوەندە خۆشحاڵ بووم کە لە بیرم چوو بپرسم کە ئیزم بدەن بەر لەوەیە کە لە هەر کەسێک پرسیار بکەن تاوێک لەگەڵ من تەشریف بێنن بیهێڵەوە دوایی من دەبێت بزانم ئەم کرد دەقەیەک تەشریف بێنن هەستە کوڕەکەم هەستە لەسەر قسەی ژنەکەت قسە مەکە هەستە بڕۆ هەستە دێر چاوی بڕۆ تۆ من بڕۆ بەچاوان بژی کوڕم لەسەر گزنی گەورەکان چەندە براڵی منە خۆشە نایەڵن ئینسان یەک وشە لەگەڵ خۆشی قسە بکە خەسرۆگیان عەزیزەکەم تکایە زەحمەت بکەشە لەگەڵ من وەرە ناو ئۆتۆمۆبیلەکە هەتا پێکەوە کەلوپەلەکان بهێنێنە سەرەوە بەچاوان لەسەری زنتان خان بابا من لەسەری زنتانە ڕۆمە دەرۆ هەوایەک لێم بدە دێمەوە لەسەری زنتان یانی دەڵێن چی بووە؟ پێم وایە کایەکەی بردە ناو زەوی پورێ لە ڕواڵەتی بوو کە خانم دیار بوو کە کچی منی سادە و ساکار گیرەنەوە کارێکی کردووە کە فەخری بە دەستی خۆی تۆ بخاتە ناو زەوی خۆی کە هیچ گۆڵێکیش لە خۆی بدا ئەمە چە ڕەفتارێکە خانم ئەوەن میوانی ئێمان چاولێکە تەمەنێکە گێڕایلی قسەی تۆ بوو هەنگیونم پێخۆش نەبوو وتت بیخۆ خواردم وتت دانیشە وتم بە چاوان وتت هەستە وتم بە چاوان یەک جار لە تۆ میز گێڕاگری بۆ قسەم باش گێڕایلی قسەکەم بووی بابا من پێم خۆش نەبوو کە جیایی لە ناو ئێوەدا بێت وتم چاوتان کە بە یەکتر بکەوێ هەموو شتێک لە بیر دەبنەوە من ئێوە دوودانە باش دەناسم بەڕێزی مرۆڤ ناس هیچ لە حاڵی فەخری تێگەیشتووی دەبینی کە چەندە نیگەرانە نا مەگەر نیگەرانە بڕوان ئاغا منسوور من لە تۆم ویستە بوو کە خوشکت و ئەوان داوەت نەکەی بۆ خۆت سەرە ڕۆیانە داوەتت کردن ئێستا دەمەوێت شتێکت پێ بڵێم هیوادارم گوێت لە قسەکانم بێت و ئیتر شوێنی نەگری بەچاوان فەرمون مەسەلەی خوازبێنی شیرین تێکچوو شیرین تێکچوو ئێوە کەوتان زۆر جددیە مەگەر بڕیار نەبووە دوی نەکەوی هەم شیرین و هەم فەخریش قەت پێیان خۆش نییە لەبارەی ئەم مەسەلە قسە بکەین ئێمەش هیچ کاممان نابێ قسەیەک بکەین ڕوونا چی ڕوونە ئاوا خۆ ناکرێت ئینسان دەبێ بزانێت کە چی بووە کە ئابەم جۆرەی لێ هاتووە ئەگەر ئینسان نەزانێت کە چلۆن وای لێ هاتووە کەوا یەک جار لە تۆم ویست کە گوێ بۆ قسەم ڕاگری پیاوی چاک بە تۆ دەڵم بە ڕوویان مەهێنە بڵە باشە یانێ ئابەم جۆرە هەموو شتێک دروست دەبێ بڕیار نییە شتێک دروست بێ بڕیارە ئەم بەستە زمانە ئەم مەسەلە لەبیر بەرێتەوە نەبێتە چیرۆکی شیوای من کە بەرەو هەر لایەک دەسوڕێتەوە تیرێکی لە جەرگ دەهاوی بەچاوان بەچاوان چۆنی کوڕەکەم بە قوربانە دومخان بابە باشم دەبینین کە بە بڕوای شاعر ئەبین سەرەتا خاسانکاری کرد بەڵام دوایی گرفتەکانی دەرکەوت لە دایکت چ خەبەر بێخەبەر نیم چەند جارێکی تەلەفۆن بکردووە
ئالم ڕووداوانە تێگەیشت ناخان بەبە پێم نەوە وتم نیگەران دەبێت ئای بژیت بژیت ئێستا بۆچی لێ ڕاوەستاوی بڕێن بۆ لای ئەوانی کەیدی نا من جێگەم خۆشەوە فەرموو لێت تێگەم چه باشم کڕۆ ڕۆیشت و ئێمە توانیمان بین بۆ ماڵی کاکم خۆ لە ساقەسەری لێرە نییە کرێخانوەکەی دەدا بڵێ یەکێکمە بێ کارەکارم جێبەجێ بکە چاولێکە چند ڕۆژە خزمەت کارە گوێڕایەڵەکەت نیە ماڵەکەت وەکو بازاری شامی لێ هاتووە چۆن نایەوێت دەستی لێ بدەی خۆ ڕێکوپێکی دەکەم بەڵێ بەڕاستیا بیرەکە یەکە بڕیارە منەمانە ڕێکوپێک بکەم نا کاکە نیما لەم خەبەرانە نییە خودی زاوا دێتەوە ڕێکوپێکی دەکات ئێستاش کە لەپەلەکان کۆبکەوە دەبێ بڕۆین من زۆر لە کەرێج نامێنمەوە ها دایکم توێتی سەری ساڵە بێ لەوێبی تر پەیوەندی بەخۆتەوە هەیە یامیر خۆزگە بە خۆت چ لەزەتێ دەبەی خۆزگە منیشیان وەکو برازاوا بردبایە بۆ ڤیلاکەیان کچەکە زۆر دەوڵەمەندە نا بالێ وا دیارە نیمەگە ئەم ئەمیرە لەگەڵ ئەو ئەمیرەی کە چەند ساڵنەوە پێش هات بۆ تاران زۆر تەوفیری هەیە ئەویش سەری کەوتوتە ناو حساو باش دەزانێت کە ئەبێ ژنێک بەخوازێ کە هەم ماڵی هەبێ هەم ڤیلای هەبێ هەم کاریشی هەبێ ئەرێ با جێگەیەک چووە خۆزگە بە خۆت من نازانم ئەم مێشکەی تۆ کە یاوەزمەند دەبێ ئەو کوڕە شارستانی باش تێگەیشتووە کە ئەبێ چی بکات چی نەکات بەڵام تۆ چی هێشتا هەر سەرقاڵی فۆرمولەکانی فیزیکی خوشکێ هەر کەسێکیان بۆ کارێک ڕاهێنراوە پەروەردەیان کردوون نەسیم خانم ئەم مەسەلەیانە هەر ئەو نوکتێک کە ئەڵێ چی خەلایق هەرچی لایق زانم بۆچی ئەوەندە لایەنگیری لە ئەمیر دەکەی هەتا دوێنێک کە گێژوێژ و شارستانی بوو ئێستا بووەتە ژیر و فامیە کاکە نیمە ئەبێ ئافرین بڵێ بە کوڕی ئازا و لێ هاتوو تۆ بزانە ئێستا ئەو لە باکووری ئێران بۆ خۆی خۆش و بەختە وەردانیشتۆ خۆشی ڕادەبوێرێ دەی ئێستا نۆرەی دیاری خاتوو شیرینە چی هێناوە زۆر سپاس لەبیرتان خۆشبێنەوە چمانە زەحمەتیان کێشاوە لەبیرتان دێ چەندم هات و هاوارە نەخەرەوە جۆرێکەوە وابیر دەکەن هیچی بم لە قوتابخانە لەگەڵ دۆستەکەم بە شەڕ هاتبووم جانتاکەمی بەڵاندە لەبیرە ڕاستەکە بابا باڵێ وتان کاتی گەڕانەوە هەرەوە جانتایم بۆ دەهێنە وەکو خۆی نییە نزیک بەوەیە زۆر سپاسیاریشی جوانە ڕێگێکی تریشی بۆ من هێناوە زۆر جوانە دیارێکی باشە زۆر ڕەنگەکەشی جوانە ئیشاڵڵا کە دیارێکی بێ باشتر زۆر باشە ئێستا هەمووتان بۆ سلامەتی خەسرەوی عەزیزی من چەپڵەیەک لێ من پێشنیار دەکەم هەمووتان پێکەوە شەپۆل لێدەن شەپۆل لێ بدەین بۆ کوێ دیارە ئیتر شەپۆلی مەکزیکی ئەمە شوایگیان پسپۆڕە شیوا پسپۆڕی شەپۆلی مەکزیکی زۆر خۆشە منیش هاوڕێتانێ نا ئەڵبات پێم خۆش بوو کە ئەوەی کە ژیانتان لەدەستا و دەتانەوێت کە ژیانی تازە هەڵبەت ئەگەر ئێوە و کەسانی وەکو ئێوە بهێڵن و ئەوەندە ئەم مەسەلەوە بیرم نەهێننەوە من خۆم دەزانم چۆن ڕەوانی خۆم بپارێزم دیکە بکەن قسەی خۆش چەپڵەیەکیش لێ بدەن بۆ ساغ و سڵامەتی خانبابا کە هەمیشە سڵایی لەسەر ئەمیر تۆ خەریکی دەڕۆی بۆ کوێ دەڕۆم کەمێ پیاسە بکەم ئاخ لەبەر چی بێتاقەت بووم لە ماڵ ئەڕۆم کەمێ بگەڕم تۆ بڕۆ ماڵەوە ناحەزە لێرەمان بینن ئەوان ئەوەندە سەرقاڵی خۆیانان کە قەت تێ ناگەن من و تۆ لەوێنیانە ئەوان بۆ من گرنگ نین بەڵام تۆیش هیچ سەرنجت بە من نەدا قەت ئەمیر
تۆ لەبارەی من چی بیر دەکەیتەوە؟ من لەبارەی تۆ هیچ بیرێک ناکەمەوە. بۆچی نەبیر دەکەمەوە؟ تۆ شڕوشێتی. بۆچی؟ چۆن بڕێک بیرروزەینم لێ دوورکۆتەوە؟ بۆ ئەوەی کوڕەپورێکی جوان چاک و دەرس خوێندوو دوکتور و ساماندارت بەرت داوە و منی چارە ڕەشت هەڵبژاردووە کە خوێندکاری لەقی بووکلەیم. دیاریش نییە لە داهاتوودا دەبم بەچی. من شڕوشێتم. تۆ ناڕازی؟ هەرەمەی تر کەمێک لەمە دەترسم هەر لەبەرەمە دەمەوێ بڕۆم پیاسە بکەم. ئەمیر ببوورە. نانا تاوانی تۆ نییە تاوانی خۆمە. ئەسان وێڵیکە. بڕۆ ماڵەوە باران دەبارێ. بڕۆ قسەکەت ناکەی. تۆ شتێکت لێ هاتووە. ڕاستێکی زۆرم پێ خۆش نەبوو کە کوڕەپورت دیاری پێدای. ئەمە چ قسێکە دەکەی؟ دیاری بوو. تازە تەنیا بۆ منی نەهێنا بوو چاوت لێ بوو بۆ هەمویانی هاورد بوو. بەڵام هەموو وەکو تۆ ئەوەها تامەزروی گرتنی دیاری نەبوون. تۆ زۆر خۆشحاڵ بووی خۆشحاڵ. کەس دەزانی چی دەڵێ؟ نازانمی تر خۆمیش نازانم چی دەڵێ. بڕۆ ماڵەوە ساتە بڕۆ. ئامیر خێرا بگەڕیتەوە باشە؟ لەناو ئەم بارانە نەڕۆیتە قەرەخ جادە تاریکە زۆریش باریکە. چ سەرنج ڕاکێش جادە تاریکە زۆریش باریکە. چاڵۆ شارە بکە ئێمە ڕۆشتین.